من کاپتن ڕەبین لە میوانی مەولەیەوە بەشداریمان کردووە لە فستیڤاڵی شێفەکان لە هەواری شار بەشداریمان کردو بۆ خواردنانەی کە لە مەطعمیش پێشکەشی میوانە بەڕێزەکانی ئەەکەین لە مریشکی تایبەتی خۆمانەیە میوانی مەولەوی تامی مزر و کەمێکتونە و فڕنە وە چوار جۆش لەمانەیە بۆ مریشکی مەشیمان هەیە تونە مریشکەکان هەمووی فرێشە مریشکی کوڵاوی لێیە مریشکی ڕووبەهەناری لێ ترشە بە ڕووبەهەناری کوردی کفتەمانەیە کفتەی ساڵونگەران بە بڕوێش قۆزیمانەیە گۆشتی بەرز گۆشتەکان هەمووی فرێشە قەرەخرمانی لێ برنجی بە باقلی لێ برنجی کوردی و بریانی کشمیش و بادەم و ئەم تەرتیباتانە خزمەتانەکەین سپاس بۆ خۆی گەورە هاوڵاتیان زۆر ڕازین لێمان فیدباکی هەم لە مەطعم لای خۆمان لە چێشتخانەکەی خۆمان هەم لێرەش سپاس بە خۆی گەورە شەوانە ناگەینە سەعات 8 ساعتەوە تەواو بێ خواردن و ئیشمان لەسەرەوە کردو تا 11 بەردەوامی تا کۆتاییاتنی فستیڤاڵەکە خەڵک زۆر لێمان ڕازیە سپاس بە خۆی گەورە وەڵای زۆر باشە هەم ناساندنە هەم ئەزمموی کارەکە زیاترە بێ خەڵک زیاتر بەشداریەکە و خەڵک زیاتر بینی ئیسپادەی زۆرترە بۆ هەموو لایە من ناوم پێشڕۆ عادلە خاوەنی تێست شاورمەم یەک فەرعمانەیە لە هەواری تاڵزین لە پەنا ڕۆدیمەڵا کە ئێمە وەکو ستافی تێست شاورما بەشداریمان کردووە لەم فستیڤاڵی شێفەکان کە یەکەم ساڵا کرێتەوە ئێمەش پێمان خۆش وەکو هەموو کەسەکانی تر بەشداری بکەین کە الحەمدوللا ناوبانگێکی چاکمانەیە و سپاس بەخوا خەڵک چاکەمان ناسێت ڕاستیەکەی ئێمە هەر دەمێکە من حەزم لەم ئیشەیە ئەم ئیشی گەڵزە کە ساڵانێکە خەریکم پێوەی ئێمە ڕۆژانە گۆشتی خۆماڵی گوێرەکەی کوردی بەکارێنین لەگەڵ مریشکی فرێشە کە ئەلحەمدوللا لەوەتەی دەستم پێ کردو هەر ئەو شتە بەکارێنم و هەر بەردەوام بیژەبم لەسەر ئەو شتە کە ئێمە هەمویان ئەو گۆشتێک کە بەکارێنین گوێرەکەی کوردی هەمووی سپاس بۆخوا هەر لە سەرەتای کە یەکەم ڕۆژەوە کردومانەوە لە پێنجشتمەوە ینی کە بەشدار بووین الحەمدوللا خەڵکانێکی زۆر هاتۆ بۆ لامان چووکە خەڵک زۆر شاگەمان ناسیە زانین کە ئێمە شتی ساغ بەکارێنین دەرفەتێکی شاکیشە بۆ هەموو کەسانی کە بەشداریان کردووە ئەتوانن زیاتر بشنە پێشەوە و بەناوبانگ بن من تۆڵە تایری تقریبا ئەوە ماوەی 4 ساڵە خواردنگەیەکماندانەوە بە بۆنەوەی کە ئەم خواردنە هەر کۆریا کللتور و شتی زاڵە تقریبا بە بۆنەی پرۆسەوە کە هێزەکانی کۆریای باشوور لێرە بوون ئیتر کللتور و شتیان زۆر هێنایە لە هەرێمی کوردستانە زۆر زاڵ بوون خەڵکی زۆر خواستی لەسەر خواردنەکانیان بوو بە تایبەت جیلە تازەکە ئەمە حەوەش زۆر خواردنمان هەیە کۆڕندۆکمان هەیە مۆچیمان هەیە کیمچیمان هەیە دەمبڵینگمان هەیە هینەکانمان هەیە نۆدڵسەکانمان هەیە حەوەش جۆری جیاوازە تۆ بۆژەکان حەوەش جۆری جیاوازە تقریبا 8 جۆر خواردنمان هەیە مشتەرەکانمان زیاتر گەنج و مناڵە ئەو جیلە کە تازە پێگەن ئەوە بە تەمەنیشمان هەیە بەس کەمترە ئەوەی کە هەیە مناڵ و زیاتر گەنج خواردنەکانمان هەیە جیاوازە هەیە شیرینیە هەیە خواردنە هەیە وەکو معکەرۆنیە هەیە وەکو ئەندۆمیە هەیە کێکی برنجە هەر برنجە و بە شێوازەیە کێ دیسانەوە چۆن پەتاتە ئەەکەیتەوە بە فینگەر ئەمیش برنجەکە عینەشت هین کراوەتەوە بە تۆبۆکیمە تۆبۆکی پێڵێت بەو شێوازەیە پێشتر کارمەندمان هەبووە کارمەندی لێهاتوومان هەبووە زۆربەی تاموشتەکانیان بۆ دروست کردوین و خۆشمان لە یوتیوبەوە هەوڵمان داوە فێربووینە و ئەو خواردنەی کە ویستومانە تامەکان تێکەڵمان کردەوە شتێکی خۆش دەچوو خاوەنی کارێکی بچووکم لە ئێستادا ئەویش خواردنە کە لەسەر شێوازی دلیڤەری و گەیاندن ئۆردەرات داواکەن ئەوی گەیەنین لە فستیڤاڵەکانە سەرەتا دەستم پێ کرد و زیاتر هاندەریشم هەبوو بۆ کردنی خواردن دروستکردن لەبێر ئەوەی دەستاومان خۆش بوو حەزیان پێ کرد و زۆر جار داوامان لێکراوە هەر لە ناو عایلێ خۆیان خۆمانە بە تایبەت خواردنیان بۆ بکەین دواترم هاندانەی ئەوان بۆ هۆکاری ئەوەی بتوانم لە فستیڤاڵەکان لە شوێنانی تر خواردن بۆ هەموو ئاستێ دروست بکەین تا ئاستێکی هەتا بڵێن یعنی زۆر گرنگە بۆ خانمان چونکە ئەتوانن سەرچاوەی داهاتێ بۆ خۆیان بدۆزنەوانێ و بیکەنە سەرچاوەیەک بۆ ژیانی خۆیان و هاوکاری چواردەورەکەشیانی پێ بکەن من زیاتر ماسی
لەگەڵ یاپراخەکان هەمووی بە تایبەتن بەڵام ماسیەکەمان زۆر تایبەتە. یعنی وەکو یەکەم خاتون کاتێ سەیری فستیڤالەکانم کرد خوانەی بڕێستا خۆم هەموو بابەتەکانم لایە بەڵام نەقسی ماسی هەبوو کە تا ئاستێکی زۆر ماشەڵڵا ماسی خۆریاکی باشین هەستم کرد ماسی کەمە لە فستیڤالەکانە بۆیە ماسیشم ئیزافی خواردنەکانم کردووە. ئەم فستیڤالە ساڵانە هەبێت توان 3 مانگ جارێ هەبێ کرانەوە لەم شوێنانە هەبێت زۆر باشە هەم بۆ تێکەڵی خەڵکەکە زیاتر هەمیش بۆ تامکردنی جۆرەکانی خواردن بڕاستی خواردنە جیاوازەکان ئەوەی کە من تەبیعی من لەسەر و تایرە هاتم شتێکی جیاوازم نبینی بەڕاستی لە خواردنەکانە ئەوەی کە هەرە بوو هەر ئەوەی کە بوو کە لە ماڵ و خانمان خۆیان دروستەکەن هەر وەک یەپراخ و شلە و برنج و کفتە و ئەمانە ینی خواردنێکی جیاوازی تیان نەبوو خۆزگە ئامادەکارانی ئەم فستیڤالە لەوانەی کە لەو شەفانەی کە هاتوونەتە ئێرە ئەمە فستیڤاڵی شەفەکانە کە هاتوونەتە ئێرە پیان وتای خواردنی جیاوازکردن نەکە و خواردنانەی کە ئێمە بەردەوام لە ماڵ و هەمانە شتێکی زۆر باشە خۆزگە 3 مانگ جارێ شتێکی واکرا لەگەڵەوە ئەم کاتێ ئێستا گەرمە خۆزگە کاتێکی گونجاوتریان هەڵبژاردایە بۆ ئەمە هەروەها لە ڕووی نرخەوە بیان توانێت تۆزە نرخەکان زیاتر دابەزێنن هەم بۆ ئەوەی کە خەڵک زیاتر ڕووکاتە ئێرە هەمیش ئەوەی کە جیاوازیەکی بەعادەن لە فستیڤالەکانە نرخەکانە بێت جیاوازتر بن لەوەی کە لە بازاڕا هەیە بەڵام خۆزگە بیان توانایە نرخەکان جیاوازتر بێ هەم لەم قەیرانش کە ئێستا هەیە